سەرەتا کاک دوکتیان ئێمە سپاسی ئێواکەین کە ئەم دەفەتان بۆ ئێمە دا باسی کێشەکانی خۆمان بکەین و داواکارین ڕێگە چارێکمان بۆ بدۆزێتەوە بۆ ئەوەی ئاشتی و خۆشی بۆ ناو ئەم خێزانەمان بگەڕێتەوە بە کوردی کێشەی من و ئەم خێزانم ئەوەیە لێم تێناگات هەر چێ کێشێکمان هەبێت دەچێت بۆ دایکی باسیەکات دایکیشی بێ ئەوەی هۆکاری کێشەکانی ئێمە بزانێت یەکسەر پشتێک لایانی ئەوە بێت و منەکات بە تاوانبەر لە کاتێکتا هۆکاری سەرەکی کێشەکەیشمان خێزانەکەمە بۆ نمونە چەند ڕۆژێک پێش ئێستا هاتمەوە بۆ ماڵەوە بینیم کوڕە بچکەکەمی گرتووە بە سوندە ئەوەیە لێداوە نیوە مردووی کردووە دکتۆر گیانیانێ وام لێ هاتبوو گیریانم بۆ لێ بەڕاستییانێ بۆ ئەو مناڵە یعنی بەڕاستی وای لێ هاتوو خەریک و گیانی دەرەچوو و لێدا بوو لە کاتێکدا هۆکاری ئینەکەشم لێ پرسی وتم بە شنەخانت و شنەگیان چی بووە بۆ وای لەو مناڵاکەی ئەڵێ من پێڵێم بەدەستی ڕاست نانخوا هەر بەدەستی چەپ ئەخوا پێ ئەڵێم بەدەستی ڕاست بنووسە هەر بەدەستی چەپ ئەنووسێ منیش پێم وتم بە قوربان باوەڕت بێ دکتۆر گیان کاتێکی ئەو مناڵمە بینی گیریانەکەی نییە تا سەر ئەو کۆڵانەکەی تر ئەڕۆشت ئەڵێم دەی باشە شنە گیان تۆ خۆت ئەزانی ئەم مناڵە چەپەوانەیە یانێ چەپلێرە خۆ بەدەستی خۆی نییە کە وایە خۆی من ناتوانین بڵێن ئەو شتێ ناتوانێت باوەڕت بێ دکتۆر گیان ئەو مناڵە چەند جاریش خۆی دەیویست لە ترسی دایکە دەیویست کاری بکات ومانە بتوانێت بە دەستی ڕاست بەس نەیتوانی بە گیریانەوەت وەڵڵاهی بیللاهی ناتوانم ئەم دایکیش وازی لێ نایەنا هەر بە زۆر زۆر ئەوێ بە دەستی ڕاست نانخۆ یانکە بە دەستی ڕاست شت بنووسی سەر ڕای هەموو ئەمانش زۆر کەم تەرخەمە دکتۆر گیان قەت ئەسڵن وەکو ژنانی تر نییە یعنی ئیشی ناو ماڵ بە هیچ ئەنوان ناکات وەک یانە بڵێم چی ناشوێرم یەک قسێ پێ بڵێمانە تا ئەڵم کیشە و کشمیش ئەتۆرێت وەچێ و ماڵ دایکیچی دایکیچی لەوێ هەر یەکسەر پشتی ئەوە گرێت یانە منەکەنە تاوانبەر باش شنەخان بووە لەو مناڵاکەی ینی بۆ کاک دکتۆر گیان حەزەکەم پێشم وتوتم من کاکە گیان حرامە ئەم شتە با بە دەستی ڕاست نان بخۆ بۆی ئەترسم لە دووارۆ لە قیامەتە چمە جەهەنم وەڵا لەوە ئەترسمەوە نیان تو حرامە بەدەستی ڕاست بەدەستی چەپ نان بخۆیت و دەستی ڕاست بەکار بێنە وەڵای جاری وایە ئەوە تەحملم نامێنێ ئەمەنەی لێم خۆشم بە دیارەوە ئەگریم دەدوایە پەشیمانی شەبمەوە کاک دکتۆر بەشم فکری و لە کۆ بۆ هاتوو کاڵی حرامە والله هەر چوزام دایکم و نەنکم و ئەم قسانە هەر کراوە هەر ئەڵێ حرامە بەدەستی چەپ نان بخۆی شنەخان حەزەکەی لە مامۆسای ئاینی پسپۆر پرسیار بکە هەندێکی خۆی کردو بە مۆسای ئاینی معلوماتی نییە لەوانەیە هەروەکو تۆ قسەیەکی بیستۆ بەداخەوە بەڵام مامۆسای ئاینی کە لە شەرع بزانێ لە فقی ئیسلامی بزانێ بۆ ڕوو نەکاتەوە بڕۆ لە ئەنتەرنێت بگەڕێ کچی من تۆ خوێنەواری هەیە دەرچووی خوێن نەتەواو کردووە بڕۆ لە کەسانی شارەزا پرسە ڕاستە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەستی ڕاست بەکاربێنی بەڵام دەستی ڕاست بەکارهێنانی ئەسڵەکە ینی یەکەم جار وە زۆربەی خەڵکیش ڕاستەوانەیە بە دەستی ڕاستە نووسێ ئەمە بۆ معلوماتی جەنابێ وە سونەتە یعنی حرام نییە یعنی یەکێ تۆ ئەتوانی بە کوڕەکەەوە بڵێ هەوڵ بە دەستی ڕاستە بەکاربێنە بەڵام کە نەیتوانی تۆ ناتوانی کچی من لێی بیت و ناچاریکەی نابێ خوای گەورە هیچ شتێت تەکلیف لە هیچ کەسێک ناکە هیچ نەفسێک تەکلیفی ناکەی لەوەی بتوانێت لا يكلف الله نفسا الا وسعها اما آيات القرآن قصي خواه يعني تو مناڵەکە ئەمەیشە لە معلوماتەکان کە لە دینە هەیە سنەتە دروستە ڕاستە ئەسڵە بەڵام ئەگەر نەیتوانی نابێ زۆری لێ بکەیت چکە حرام نییە ئەمە یەک دوو تۆ ئەزانی تەلەبەی متەوەستا ئێسامەی بنەڕەتی ئیعدادیە چاگە معلوماتی هەیە و ئەزانێ ئێمە لەشی ئینسان دوو لایە دەستی چەپ دەستی ڕاست ئەمە دەستی ڕاست ئەمە دەستی چەپ ئەمە چاوی ڕاست ئەمە چاوی چەپ ئەمە قاچی ڕاست قاچی چەپ هەمووی وەکو لە دوو لە هەمانە ئەمە چۆنە وەکو زەڕب وایە ئێستا لای ڕاستی من بەرپرسە مێشکم ئەم بەشەی لای ڕاستم بەرپرسە لە حرەکە و جوڵەی لای چەپم
بەڵام لای چەپی مێشکم بەرپرسە لە جوڵەی دەست و قاچ و لای چەپم لای ڕاستم چەپ مەسئولە ڕاست بکو زەڕە وایە هەندێک کەسێ بۆ چەپەوانەیەکچی من لەبەرەوەی شنەخان ئەو منطقەی کە مەسئولە لە حرەکە کەوتوتە لای چەپیەوە کەمینەن و زۆر ڕئیسی دەوڵەتێ لەوانە ئۆباما بوو و زۆر کەسی زیرەک و بلیمەتێ چەپەوانن و زۆر بەشیان خەتیان خۆشە و زیرەکیشن خوای گەورە لای چەپی بۆ دروست کردووە خوای گەورە دەستی چەپ و ڕاستی بۆ دروست کردوین ئەمە ئەبێ بزانێمەی لاقەی بە بنەمای فسیۆلۆجی و مێشکەوە هەیە ئەی تو ئەوانە و نەبینی وەکچی من کە شەلل کە تووشی کە جەڵتە لێیانەیە لە مێشکان ئەگەر بێت و لای ڕاستی جەڵتە لێیە یەکسەر حرەکەی دەست و قاچی چەپی نامێنێ ئەی باش هەندێک کەسێ لای چەپی جەڵتە لێیە ئەها دەست و قاچی لای ڕاستیش ناکات باشم کەسە جەڵتە لێیە و زۆرمان هێزاران کەسێ بڕۆ جەڵتە لێیاوە لە لای چەپی ئێستا دەستی ڕاستی و قاچی ڕاستی ئیش ناکەکشی من ئەم کابرایتە نابێنان بخوا نابێت دەست بەکاربێنێ نابێ ئەوە بکە ئەو کاتە ناچارە دەستی چەپ و قاچی چەپی بەکاربێن ئەی گەورە دەست و قاچی چەپی بۆ بەکاری ڕاستە لە حەدیسەکەیە پێغمبەر دوودی خوای لەسەر بێ فەرمێ شەیتان دەست و قاچی یا بڵێن دەستی لای ڕاستی بەکارێنێ لای چەپ بۆیە ئەمە حەدیسە ئەمە سونەتە ئەمە ئەسڵە بەڵام ئەگەر کەسەکە نەیتوانی هۆکارەکە لە ژێر کۆنتڕۆڵی خۆیان نەبوو هۆکارەکە ئەو سەبەب نەبووە ها بایۆلۆجیە یعنی شتەکەی لاقی بە مێشکەوە هەیە لەو کاتەیە تۆ ناتوانانی زەخدەمە تاوانێکی گەورەی تۆ بەرامبەر مناڵەکە دەگەی یعنی ئەبێت تۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەم فکرە لە مێشکیانەیە بەم شێوە تێگەیشتون ئەبێ گۆڕانکاری تا بکەن کشی من تاوانە ئەو مناڵە ئاوا دارکاریەکەیت و لێیت و ئەوە خۆشی کاگەزات بەسیەوە کاڵێ بەخوا زۆر جارە گریە ئەڵێ هەوڵێن بەس ناتوانم ئێستا تۆ جەنابە ڕاستەوانی دەوەرە چەپ بەکار بێنە بزان ناتوانانی شتی پێ بنووسین بیشی نووسین زۆر ناشرین دەرەچێت بمانەوێ بۆ نمونە نانەکە بخۆین دەوانەیە کۆنتڕۆڵی نەکەن چکە منطقی حرەکی ئێمە لە لای چەپە و دەستی ڕاستمان مسەیترین